پرسیارە قورسەکە کە لە چەند مانگی داهاتوو هەموو وڵاتان ڕوبەڕووی دەبنەوە ئەوەیە کە چۆن لەگەڵ ئەو ڤایرۆسەدا بژین. ڕێکارەکانی وڵاتان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە سەرکەوتوو بوون، بەڵام هێشتا نەیانتوانیوە بە تەواوی ڤایرۆسەکە ڕاگرن. زۆرێک لە وڵاتان لەگەڵ هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ جارێکی دیکە توشبوون بە ڤایرۆسەکە تێیدا سەری هەڵداوەتەوە. زۆرێک لە خەڵکی هێشتا لە مەترسیدان، هێشتا ڤایرۆسەکە لە قۆناغی سەرەتادایە و هەمومان دەمانەوێت بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی خۆمان. بەڵام ڕاستیە تاڵەکە ئەوەیە کە هێشتا لە کۆتایی هاتنی پەتاکە نزیک نەبووینەتەوە. هەرچەندە هەندێک وڵات بەرەو پێشچوونیان بەدەستهێناوە، بەڵام پەتاکە بە خێرایی بڵاو دەبێتەوە. 6 مانگ لەمەوبەر کەسمان نەمان دەزانی کە دەکەوینە ناو گێژاوی ئەم ڤایرۆسەوە. زۆر جار گوێمان لە زانیاری ناڕاست و بە سیاسیکردنی پەتاکەش دەبێت. Misinformation and the politicization of the pandemic.